قسە و باس و گفتوگۆکەم لەسەر یەکێک لەو فیستیڤاڵە هەرە تایبەت و جوانانەی کە بێگومان لە تاراگە و بەتایبەتیش لە نێو ئەمریکایە ساڵانە بە ئەنجامەگەێنرێت. ئەویش فیستیڤاڵی فیلم و فەرهەنگی کوردیە. دیارە زۆر کاتەیە بەشێک لە سینەماکاران ئەبینین کە لە تاراوگە ئەژین بەهۆی هەر زرۆف و بارودۆخێکەوە بێ، بەڵام هەندێک کاتەیە کۆڵ نادەن و کار لەسەر تەواوی ئەو بابەتە زۆر گرنگە جوانانەی نێو فەرهەنگ و کولتوری کوردی ئەکەن و جارێکی تر ئەکرێتە فیلم و لە نێو فیستیڤاڵەکانیشا بێگومان بەشداری پێگرێ. بۆیە زۆر جار هەیە ئەو فیستیڤاڵانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستانن هەندێک لە سینەماکاران دەرفەتی ئەوەیان نابێت بەداخۆ کە بەشداری تیا بکەن، هەندێک جاریش هەیە بە پێچەوانەوەیە. بۆیە لە بەشێک لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکاش بە شێوەیەکی گشتیا بینین کە هەندێک فیستیڤاڵ ڕێک ئەخرێت بۆ ئەوەی کە بەشێک لە فیلم سازانی کورد و لە دەرهێنەران و لە ئەکتەرانی کوردیش بێگومان بێبەش نەبن لە بەشداریکردیان لە نێو فیستیڤاڵەکەیە. بێگومان بۆ ئەم ساڵ پێنجەمین خۆلی فیستیڤاڵی فیلم و فەرهەنگی کوردی نیویۆرک لە ئەمریکا بەڕێواچێت. دیارە وەکو تەواوی ئەو فیستیڤاڵە جیهانیانەی کە تاوەکو ئێستا بەڕێوەچن و کاریان لەسەر ئەکرێت، مەرجێک لە مەرجەکانی ئەم فیستیڤاڵە بۆ بەشداربوان ئەوەیە کە هەردوو ژەمەکەی ڤاکسینی کۆرۆنایان بەکارهێنابێت یاخود وەریان گرتبێت بۆی کە بتوان بە شێوەیەکی تەندروست لە نێو فیستیڤاڵەکە بەشدار بکەن. دیارە لەم فیستیڤاڵەشە کە ئەم ساڵ پێنجەمین خولێتی بێگومان چەندین فیلمی زۆر تایبەت و ناوازەی کوردی جارێکتر لە پاڵ بەشێک لە فیلمەکانی تر یاخود بڵێن فیلمە بیانەکانیان نمایش ئەکرن وەک بڕکێشەکان بۆ بردنەوەی خەڵات. پێنجەمین خۆلی فیستیڤاڵی فیلم و فەرهەنگی کوردی نیویۆرک بە نمایشی بەرهەمی هونەرمەندانی کورد و وڵاتانی جیهان لە شاری نیویۆرک لە وڵاتی ئەمریکا بەڕێواچێت. پێنجەمین خۆلی فیستیڤاڵی فیلم و فەرهەنگی کوردی نیویۆرک بە بەرپرسیارەتی خاتوو خەیاڵ قێتێل دەرهێنەر و چالاکوانی مافی مرۆڤی کورد و بە نمایشی بەرهەمی سینەماکانی کورد و وڵاتانی جیهان لە بەشە جۆراوجۆرەکانی فیلمە بڵند و کورت و چیرۆک و ئەنیمەیشن و بەڵگە فیلم کورت و درێژەکان و پێشکەشکردنی کۆنسەرتی مۆسیقا و خوێندنەوەی شێعر و ناسانی کتێب و توێژ لەگەڵ نووسەرەکانیان و بەڕەچاوگرتنی هەموو ڕێکارە تەندروستیەکان بە شێوەی ئامادەبوون لە ڕۆژانی 19 و 20 و 21 ئەم مانگە لە هۆڵی سینەما ئانجلیکا لە شاری نیویۆرک لە ئەمریکا بەڕێواچێت. ئەم ساڵ بەهۆی بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا و گرتنەبەری ڕێکارە تەندروستیەکان لە بڵاوبوونەوەی کۆڤید-19 دەبوایە کارتی ڤاکسینی خۆیان لەگەڵ هاتنە ژوورەوە بۆ ناو هۆڵەکان پێیان بێت.